بەردە 2 ساڵ سکاڵامان نووسی لەسەر وەزیری بازرگانی عراق و بەڕێوەبەری گشتی دانیوێڵی عراقی سەبارەت بە شایستە داراییەکانی جوتیارانی کوردستان سەرەتا بە ناوی چەند جوتیارێک داواکەمان تۆمار کرد. ئێمە لە قۆناغەکانی بەرایی داواکەمان بردەوە، دواتر لە قۆناغی ئیستینافیش داواکەمان بردەوە، دواتر لە قۆناغی تەمیز دوای ئەوەی کتابێکی بەهەڵە لەلایەن بەڕێوەبەری سایلوی هەولێر کرابوو کە لەلایەن محکمەی بەغدا و مفاتحە کرابوو لە ڕێگەی وەزارەتی بازرگانی عراقی کە ئایا پرسیار کرابوو بۆچی پارەی جوتیارانی کوردستان بۆ ساڵانی 2014 و 15 و 16 نەداوە. لە وەڵامدا بەداخەوە دیارە ئەویش قەزدەن نەبووە، بەڵام هەڵەی کردبوو نووسی بووی بەهۆی نەبوونی سیولەی نەقدی ئێمە نەمانتوانێت پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بدەین. بە مادیبوونی خۆمان و بە ئیرادەی خۆمان توانیمان بگەینە مەرحەلەیەکی کۆتایی. ئێمە نەمان دەوێت سکالا لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کە حکومەتی خۆمانە نەمان دەوێت، بەڵام هەندە ئیجباریان کردین بە کتابەکەی خۆیان کە لە سایلۆ نووسراوە دەرێ ئەو سووری نەقدیمان نەبووە. ئەمە لە مەرحەلەیەک و دوو بردمانەوە جوێتیارانی خۆشەویست ئێمە و پارە تا هەلوە، بەڵام لە ئیستینادیان لە ساو کتابەی کردەوە کە لە سایلۆی هەولێرێ دەرێ ئەمە سوورێ نەقدیمان نەبووە، لۆیە نەمانتوانێت ئەو پارەی